گۆ. بەڕێزان لە هەرکوێن لە شاری سلێمانی و سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شاد دەبمەوە دیارە لە ڕێگەی ڕووماڵی ئەمڕۆی ڕووداوەزان کە لەم مانگەدا کە وادەی بانگەشەی هەڵبژاردنە ڕوودا و ڕووماڵی تایبەتیە بێ لەو نێوەندەشدا پرۆگرامی دەپرسیار بەندە پێشکەشتانیەکە کە هەموو شەوێکی ئەم مانگە بەرنامەیەکی کراوە ئەبێ بۆ لیست و هاوپەیمانەتیەکان بۆ بربژێرەکانیان بۆ بەنگدەرانیان. ئەم شەویش میوانی یەکەمم خات و دکتۆر جوان ئیحسانە کە سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە شاری سلێمانی. با بفەرمێ خات و دکتۆر بەخێر بێ. بفەرموو بەخێر بێ سەرچاوم میوانە بەڕێزەکان ئێوەش بەخێر بن سەرچاوەکانم. دیارە بینەرانی بەڕێز لەگەڵ خات و دکتۆر جوان هەندێک لە دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها دەنگدەرانی حیزب و لە نەجیاوازەکانی تر هاتوون بەر لەوەی کە دەست پێ بکەم بە پرسیارەکانم کە تەنها دە پرسیارە. ئێستا بە CV خات و دکتۆر جوان ببینن. بفەرمون. دکتۆر جوان ئیحسان سەرۆکی لیستی یەکێتیە لە پارێزگای سلێمانی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. جوان ئیحسان ئەندامی سەرکردایەتی یەکێتیە و لە ڕابردوودا چەندین پۆستی لەناو ئەو حیزبەدا وەرگرتووە. ئەو کچی ئەحسان فەوزی ڕەشیدە کە بنەماڵەیەکی بەناوبانگی شاری سلێمانی. کچی ئەحسانی فەوزی خانیم کە سێمانی هەموو سێمانی ئەمان ناسێ الحەمدولله. ینی دکتۆر ئەحسان فواد خزمی نزیکمانە کەسی نزیکمانە بەڵام ینی واقعاً کچی ئەحسان فەوزیم و شانازیشی پێوەکەم. دکتۆر جوان لە ساڵی 1975 لە شاری سلێمانی لەدایک بووە و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بەشی کۆمەڵناسی لە زانکۆ سلێمانی و مامۆستایە لە هەمان زانکۆ و زمانەکانی کوردی عەرەبی و ئینگلیزی دەزانێت. لە ساڵی 1991دا بە فەرمی پەیوەندی بە یەکێتیەوە کردووە و لە ساڵی 2003دا بۆتە ئەندامی کۆمیتەی زانکۆ سلێمانی و ساڵی 2007 تاوەکو سەرەتای ساڵی 2010 ئەندامی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لە سەرەتای ساڵی 2010دا ئەندامی خولی یەکەمی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاردەری ئەنجومەنەکە بووە لە کۆنگرەی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 2010 بووەتە ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبە. چاوەڕێ دەکرێت وەک هەموو هەڵبژاردنەکانی دی بانگەشە لە سلێمانی گەرمتر ببێت. بە تایبەتی ئەمجارە قەوارەی نوێ دروست بوون و زۆرتر چاوێن لە کورسیەکانی ئەو شارەیە. ئەمانەیە هەڵمەتێکی هەڵبژاردننی شارستانی بەرین بڕێوە. ئەم شارە مڵکی هەمووانە بە هەموو لایەکانەوە بە هەموو تیجەهە سیاسیەکانەوە هەڵمەتی هەڵبژاردن و سڕعاتی سیاسی بینی خۆمان ڕەوابێت یانە ڕەوابێت بکەین بە وەسیلەیەک بۆی کە خەڵکی پێیزعاجکەین. جوان ئیحسان پێی وایە کاری ئۆپۆسیۆن زۆر ئاسانترە لە کاری دەسەڵات و دەڵێت پارتەکانی ئۆپۆسیۆن دەتوانن بە دێڕێک باوەڕ بە خەڵک بێنن کە مافی خۆیانە ڕەخنە لە ئەدای دەسەڵات بگرن و ئەوەش لە ناو سلێمانیدا زۆر هەستی پێدەکرێت. بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ وەکوتم بە تەنیا سەرۆک لیست و هاوپەیمانەتیەکان نیە بەڵکو ئەبێ دەرفەت بۆ بربژێر و دەنگدەرانیشان بڕەخسێنین. سەرەتاش بە بچینە بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە هەندێک لە دەنگدەرە جیاوازەکانی لایەنەکانم دواندووە. بفەرمونون. یاخوا بەخێر بە سەر چاوەکانە کاکاوڕێ بەخێر بێ سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونتان. دیارە بینەرانی بەڕێز ڕێزم بۆ ئێوەش هەیە. ئێستا لەبەرەوەی سەرۆکی لیستی یەکێتی میوانمە دیارە کاکە یادگار وەکو دەنگدەر و هەوادارێکی یەکێتیە گەر بکرێ باسێکی بەرنامەی ئەم جارەی یەکێتیمان لە چەندێ ڕێکا بۆ بکەی باسی چاوەڕوانیەکانتان لە خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە یەکێتی لە پێگەی خۆیان بمێنێتەوە. چاوەڕوانیتان چییە و بەرنامەتان چی؟ گۆڕانکاری منتیقەکە و ئاخوازی ئێمە
جەوێکی هێمن و ئارام لەگەڵێک بەڕێ بکەین و بەشێکیشە لە سیاسەتی گشتی یەکێتی کە زمانی زبر و ئەو بەریەکوتنانی لە ڕابردوو هەبوو کەسی سفادی لێ نەکردووە ئێمە ئەتوانین تەرکیزکەینە سەر خاڵە هاوبەشەکانمان لەگەڵ هەموو لایەنەکان بە تایبەتی لەم هەڵمەتە یەکێتی زۆر مەبەستێتی لەگەڵ هیچ لایەنێک نەکەوێتە ململانیەوە. ئەگەر یارمەتی هەبێ لە ڕاستیە ئەو کەلیمەی لە سەرەتاوە وتی ئێمە بە عسابێکی ساردەوە هەڵبژاردننی ئەم جارە و کەمپینی ئەم جارە بەڕێەکەینەوە و ئەشیرێکی باشە بۆ یەکەتی تێگەیشت بێ بەو جۆرە لە هەڵمەتی پێشووتر کە لە بری ئەوەی ئیسیعابی ئەوەی بکردایە کە دەنگدەرێکی هەیە ئەچێ بۆ جێگایتر بە هاتو هاوار و ئەوەی کە سینناریۆ هەبوو بۆ ئەوەی فلانە وەجبە لە دەنگدەرانی گەڕانەوە ماڵە گەورەکە و هاتو هاوارێک و یعنی تۆمەتبارکردنی ڕەمزەکانی بزودنەوەی هاتوهاوار ناوە بەشێک بوو لە حملەی هەڵبژاردن لە ڕاستیە ئەو قۆناغە من ناوێنم زمانی زبر هەمومان زمانی زبر کەواتە ینی ئەوە ئاعترافێکی باشە کە دیفاعکردن زمانێکی زبر بوو نامەنتەقی بووە بەوادیرێکی زۆر باشە کە بیانەوێ ینی بە عسابێکی ساردەوەم قۆناغەتیە بەڕێنن بەڵام بێگومان ئەوانیش و ئێمەش هەموو لایەنەکانی شەزان ناتوانین ڕزایەتیەکان لەسەر موچەوانە ناکاتە ئەوەی کە مەسەلەن ئەوەی هاتۆتە سەرجادا کە بە زۆری بۆ نمونە ئێوە تەختیەتانەکریتر دڵتان پێی خۆش بێ وابزانەوە دەنگدەری ئێوە نا ئەو قەزاوەتە بێدانین بۆ خەڵکی خۆی یعنی بێکن ئەزمونی تەواوە ئەوە نابێتە گرفت بە بڕای من بەقەدەر ئەوەی کە کاگاوڕێ ئێوە کاگادگار قسەیەکی کرد مەسەڵەن هەندێک لە ئایکۆنەکانی ناو ناڕەزایەتەکانی خەڵکو و مامۆستایانی بە ڕێزی ئەم وڵاتەکە بۆ مافەکانیان تێدەکۆشان هەندێک لە سمبڵەکانی یەکگرت و کۆمەڵی تێدابینرا متفقی لەگەڵ کاگادگار کە فعلەن ئێوە چەند خۆتان ببورە لە تعبیرەکەم خۆتان سوور بکەنەوە یعنی ناتوانن کار بکەنە سەر دەنگدەری پێشووتریەکێتی خۆی بە دروستی ئەگەر ئێمە باس لەوە بکەین ئایا ئەم مووقیفە بە تەنیا کاریگەریە بێ لەسەر دەنگدەری یەکێتیان هەر لایەنێکی تر بەڕێی من هەڵەیە و ئەسڵی مووقیفەکە بۆیە نییە ینی ئەندامێکی یەکگرت و نەچوە لەوێ بۆ ئەوەی دەنگدەر بۆ پارتەکەی زیاد بکە بەڵکو چووە بەرگری بکە لە حەقێکی خورا و باش گوتاری سیاسی استراتیژی ئەمان بریتە لە چوون بۆ بەغدا و ئەوەندەی فۆکەسی لەسەر بەغدا نایەوێت لە کێبڕکێکارەکانی خۆی بات ئەم جارە جوانە ئەمە تا چەند مایک دڵخۆشیە بۆ ئێوە وایەکێتی توانێمە تەطبیق بکە ڕاستە کاکە ڕەنج ئێمە بیرمان نەچێ وەک قسە و ئەدەبیات زۆربەی لایەنە سیاسیەکان فکری جوانیان پێوە قەنەعەتی جوان باسەکەن بەڵام وەک کاکە هادی باسی کرد زۆر گرنگە ئەم قەنەعەتانە ئەم بیرکردنەوەوانە لە ئەرزی واقعیا تەرجەمە بکرێت فەلسفەی ئیشی ئێمە بێت لە ڕاستیە بەڵام کاگیادگار 21 کورسیتان لە بەغا هەبووەوە سەرۆکی کۆمارتان هەبووە کام حیزبانە بچووک بوون لە بەردەم حیزب شیعەکان ببوورە ئەگەر ئیزنی من بن ئەگەر ئیزنی من بن لە بەغدا بەریەکەوتن لە بەغدا زۆر ئاسان نەبووە هاوکار شتیوانێکی باش نەبوون بۆی ئێمە گروپین بین لە بەغدا زیادگار دەرفەتی کاکاوڕێ بە سەبکە لەسەر قسەکانە قسەیە بڵێ خۆی کاکە ڕەنج ئێمە بیرمان نەچێ لە دیدی ئێمەوە کەیسێکەیە لە عێراقا کە کەیسێکی عادیلانەیە و مێژوویەکی دوور و درێژی هەیە کە کەیسی کووردە قەزەی کووردە قەزەیەکی حەقا ئەبێ یەکێتی و هەموو لایەنەکانی تر هەوڵ بن بۆ بەخا ململانی یەککەن بەس یەکتر نشکێنن نابێت دژایەتی شکانوە لە ڕابردووە بینیومانە لە هەڵمەتی ئینتیخاباتە بە جۆرێک یەکتر شکان ڕوویداوە تا 5-6 مانگ نەتواندراوە هێزە کوردیەکان لەسەر مێزێک بۆ ئەوەی سەبارەت بەو دروشمەی کە با بڵێن ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵی گرتووە بۆ ئەو جە و بۆ ئەو فەزایەی کە با بڵێن ئەم هەڵبژاردنەی عێراقی تیا ئەنجام بدرێ لە پێناوی ئەوەی کە ئەو دەستکەوتانەی کە لە بەغا هەیە وەکو هارێم لە دەستی نین بە تەکید ئەمەش نابێ گومانی لەسەر بێ هەر بۆ نابێ گومانی لەسەر بێ لە ڕاستی و نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە حکمی ئەو مێژووە شۆڕژگەر و خەباتە دوور و درێژەی کە ئەم حیزبە ئاهەیەتی لە مێژووە حزبەکەت بە جۆرە لە جۆرەکان ڕەخنی لێ یەکێتی هەبێت و دەنگدەرێک ڕەخت لە یەکێتی نییە
بەتاکیت مژە ڕخنەم لی هەیە چۆن چییە؟ ڕەخنە لە یەکەتی چییە؟ یەکێک لەو ڕخنانەی کە ئێستا ئەم وەزعی کە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستا حەزب بەیەوە ئەڵێ لە بەرنامەی هەڵبژاردنیا ئەڵێ لە دەستکەوتا برابەشن کەچی لە انتخاباتە لای یەک ڕەشن. آخر وانە ئەو شتەکە وا ڕەش و سپینیە بۆ لەبەرەوەی کە یعنی عادەت و نەریتی هەڵبژاردن خاڵی بەهێزی یەکێتی و لاوازی یەکێتی چییە؟ بەهێزی یەکێتی بە دڵنیاییەوانی ئەو مێژوە گەشەیەتی خاڵی لاوازی چییە؟ خاڵی لاوازی ئەوەیە ئەو وەسعەتی کە ئێستاکانەیە هەیەی لە ناو خودی خۆی یەکێتیە دوو لە ناو ئەو زۆنەی کە ئەکەوێتە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی ئەمەوە کا دەنگەری ئەوان لە سلێمانی بێومێت بوو بێ لە پاشاگەردانی و دەنگ بە ئێوە بات دڵنیام کە هەنێ دەنگەری کە زویرن کە چاڕوانەکرێ کە دەنگ بە لایەنێکی تر بەڵام ئەو لاسەنگی حکومڕانیەش تخواز ئەحمەد نەبێ ئەو لاسەنگی حکومڕانی کە ئێستا غازەلەیە کە ئێوە بۆ یەکێتیەکەن بە هەردوو لاتانەوە بە یارمەتی و بە هەردوو لاتانەوەیانی ئەزانی چۆنە ئەوە چەند ساڵە ئێوە نوێنەرایەتی کورد دەکەن لە بەغا جمگە هەستیارەکانتان بەدەستەوە بووە تا ئێستا چی کراوە چۆن لە مەودواتوانم دیفاع لەو دەستکەوتانە دیفاع لە مێژووی ئەم میلەتە کرا یەکێتیش بەشێکە لە تەفریغ بە تەفریغ وەرێگرینە ینی بۆ نمونە بە ڕۆحێکی ئەو لێم وەرگرێ وازەحە کە یەکێتی و پارتی دوو هێزن لێرەش و لە بەغاژ مغازەلەیەکەکەن بۆ پاراستنی دەستکەوتە شخصیەکانی خۆیان نەیانتوانیوە دەستکەوتەکانی بپارێزن وە سەلمان دیشیان لە ڕابردووەکە نەیانتوانیوە بیپارێزن بڵێ بۆ نمونە ئێوە بەرەم ساڵح مغازەلی یەکترەکەن تا دوێنش سپۆتتان لەسەر پرۆژەیەک زۆر ئاساییە دوو هێزکۆ بێتەوە بەڵام لەسەر ئەوەی دەستکەوتی شخصی بەدەست بێنیوە نەتوانی بەرگری نیە هەر کۆمنتێکە بیتێ لە ڕاستیە وەکو سیاسەتی گشتی لە هیچ کات لە پێناوی دەستکەوتی شخصی سیاسەتی نەکردووە شخصێک ئەوەی کردبێ خۆی مەسئولە لێ و مێژوو ئەینوسێ بەڵام وەکو سیاسەتی گشتی ئەمامیشە دەستکەوتن نیشتیمانیەکان سەروەریەکانی ڕابردوومان دەست پێوەگرتنیان باشە 16 ئۆکتۆبەر زیانی لێداون 16 ئۆکتۆبەر دۆخێکی نەخوازرا و بەداخەوە و ئێمە داوایەکی وەکوێتی نیشتیمانی کوردستان داوای لیژ نەکراوە پەرلەمانی کوردستان هەڵسەی بە زیانی لێگەاندۆ هەڵمەتی عەلامی لەسەری کێتی ئەکرێ لەسەر 16 ئۆکتۆبەر ڕاستیەکەی دەرکەوێت لە ئەوەی ڕاستی بوو کە یەکێتی و پارتی بە دوو ئاراستەی جیاواز سیاسەتەکەن وەک تەنها ئەو کاتە دیفاع لە سیاسەتی یەکترەکەن کە هەوڵەیەن دەستکەوتەکانی شخصی خۆیان بپارێزن ببوورە دادا بەدڵنیاییەوە بۆ بەخا ئەبێ بە استراتیژی ڕوون بچین ئەبێ بە استراتیژی دوورمەودا بچین و هەموو هێزەکان کۆک بین و لە ئینتخاباتە بە جۆرەی کە باسی لێەکەی پاراستنی ئەو دەستکەوتانەیە کە کورد بەدەستی ئەبێ لە کوردستان کاکە سەرۆکی لیستەکان میوانە وستە گوێی لە تۆە باشە یەک قسە بڵێی چی پێڵی پێی ئەڵێم بەو استراتیژە ڕوونەی کە باسی یەکەم دوورمەودایانە بیر بکەنەوە و کورد وەزعی خراپە لە عێراق لە ڕووی کورسیەوە ئەگەر بەرچاو ڕوون نەبێ و هاوکاری هێزە کوردیەکان نەبێ بەیەکەوە بە دڵنیایەوە یەکێتی چیە؟ خاڵی هاوبەشی ئێمە و یەکێتی ئەوەیە کە هەردووکمان بۆ قەزەی کوردیە چی خاڵی هاوبەشی گۆڕان و یەکێتی چیە؟ خاڵی هاوبەشی گۆڕان جەماوەری ئەو جەماوەرە خۆڵەمێشەیەکە لە ڕاستیە جەماوەری یەکێتی جەماوەری گۆڕانیش دوو حیزبی کوردین خاڵی هاوبەشتان چیە؟ خاڵی هاوبەش لە ڕاستیە ئێمە خاڵی هاوبەش زۆر هەوڵمانە دروستیکەین لە بابەتی جابی پرسیارەکە لە بابەتی بارمەتی تۆ پێشکەشکارنی لە بابەتی ئەوەی پێی ئەوترا پڕۆژەی سەرۆکایەتی هەریاتەنیتانە ئێمە هەمانە بەڵام کورد و کوردستان بۆ بەڵام ئەکرێ لەگەڵ ئەو دەستەی کە دەستیان بەسەرەکێتی ئاگرتووە ئەکرێ کۆمەڵی ئیشکالمان هەبێ وەگەرنایەکێتی لە ئەساسا هێزێک بۆ لە ناتوانانی دوو ڕستم پێ بڵێ هاوبەش خاڵی هاوبەشی خاڵی هاوبەشی پارتی و یەکێتی خاڵی هاوبەشی هەموو لایەن و هێزە سیاسیەکان کە ئێستا وجودیانەیە لە ساحەی سیاسی کوردستانە
زۆر باشە فۆکەسەکە لەسەر حیزبەکەی زۆر باشە. من بەداخەوە پێتان بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا هەستا بە سەردانیکردنی حیزب و لایەنەکان بۆی هەموو کورد بەیەک لیست بەشداری و پرۆسی هەڵبژاردننی بەغدا کابرا بەداخەوە نەمانتوانین سەرکەوتوبین لە کاتێکا یەکێتی ئامادە بوو تەسحیح با لەو پێناوەیە ئەوە نیگەرانیە. بنمونە ئێمە پاڵێوراوێکەمتر یا کەسێکی تر لە پێشتر بێژ لە ژمارەکان ئەمانە هەمووی هیچ کێشەمانە بۆ ئێمە پرسیش کەمتر بێنین بەڵام شاکە جیاوازی گەورە لە نێوان ئەم لیستانە هەیە ناتوانرێت یعنی بەم جیاوازیەوە ئێمە باز لە یەک لیستی بکەین و دوایەوە ڕۆحی ململانەوەی نیشتیمانی ئەبواە یەکی خستینایە بەڕێزم هەموو خیانەت لەگەڵ ئێمە ئاسایی بوو لە کوردستانە بە لیستی جیاواز دابەزین بەس بەدڵنیەوە بووە لە ناوچە ناکۆکەکان ئێمە یەک لیستمانە بووە لەبەرەوەی لیستێکی تا ڕادەی هاوبەشەیە بەڵام لە ڕاستیە هێزەکان خەریکی سەرەتاتکە و خەریکی بەدڵنیایەوە جۆرێک شارەوەی لە شێرەوەی لە کەرکووکی جێڵاوە ڕای کردووە ئێستا باز باسی پارتینی و باسی لە کاتە ناسکەکان نابنەوە بەیەک بەڵام ئێوەش لەگەڵ حیزبی ترابوون بوونەتەوە بە لەگەڵ لەتێکی یەکێتیا بوونەتەوە بەیەک بۆ ئێوە حەڵاڵە بەڵام ئێمە استراتیژمان هەیە ئێمە استراتیژ زۆر باشە سەرکەوتوو بن دیارە مداخەلەکانی من لە پێناوی زیاتر و ڕژاندنی ئەوە دەنابینەرانی بەڕێز بۆ من بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان هاوپەیمانەتی ڕێزێکی تایبەتیانەوە هەمووتان لەسەر سەر و لەسەر چاون هیوادارم خاڵی هاوبەشتان زۆر بێت. بەڵێ دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز ئێستا شەچمە لای پرسیارەکان بۆ خات و دکتۆر جوان دیارە خۆشببختانە لە سەرەتای ئەو بڕگەیەدا زۆربیان داواکەن کە گفتوگۆ و دیالۆگێکی نەرم بکرێەوە تند و تیژی باڵ نەکێشە بەسەر ئاسۆی بانگەشەی هەڵبژاردنە ئەگەر ئەمە لە میتۆد و بیرکردنە و ئەخلاقیاتی حیزبی کوردیدا ڕنگ باتەوە بیبینین لەم هەڵبژاردنەدا دیارە ئەوە خاڵی ئومێدە و گەشی کولتوری سیاسی ئەمە. خاتۆ دکتۆر سەرەتا ئەمەوێ من و بینەران و هەوادارانی تۆ ئەوە بزانن خۆت داوات کرد بربژێربی بۆ پەرلەمانی عێراق یان بنەماڵەی بەڕێز مامجەلال داوایان لێ کردی یاخود سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سەرەتا بەخێراتنی هەموو لایەکەکەم بەخێراتنتانەکەم کە بەم ئێوارەیەوە بەم شەوە هاتوونەتە ئێرە و ئەرکتان کێشاوە ئینشاڵڵا بە ئومێدی ئەوی کە هەڵمەتێکی هەڵبژاردننی هێمن بێ شارستانیانە بێ لایەق بێ بە پایتەختی ڕۆشنبیری لایەق بێ بە هەموو شار و شارۆشکەکان بەتەکیید ینی پرسیارەکەت ئەگەر خۆم وەکو خۆم ینی طبیعتم هەر لە ئیشی سیاسیە لەلایەن زوبێ زۆی ڕفیقەکانمەوە بەوە معروفم کە قەت خۆم داواشت ناکەم دایم تۆقۆیەوە ئەکەم بە پێی و ئیمکانیاتانی کە هەمە ئوسوبی ئیشکردنم من بە کەڵکی چیم بەتەکیید اختیارکردنم بۆ ئەم کارە لەلایەن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نە شەخسێکی معەن و نە لایەکی معەن کەواتە وەڵامەکە ئەوەیە لەلایەن بنەماڵەی بەڕێز مامجەلالەوە نەبووە بەڵکو لەلایەن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە بەتەکیید خۆ بنەماڵەی هەڤاڵ مامجەلالی کێتی و کێتیش هەماشتە زۆر باشە دکتۆر لەبەرەوەی دکتۆرات لە کۆمەڵناسی جینائیە هەیە بۆ خۆتە زانی یەکێک لە قەیرانەکانی کۆمەڵگای عێراقی هەرچەندە من ئیشکالم لەگەڵەوە مستەڵەحەیە هەیە بەڵام قسە لەسەر پەرلەمانی عێراقەکەین بەهەرحاڵ یەکێک لە قەیرانەکان لە عێراقدا مەسەلەی نەبوونی مافە ئەبێ کورچی بکە بۆی بتوانێت وەزارەتی مافی مرۆڤی عێراق بەدەست بێنێت وەزارەتی مافی مرۆڤی عێراق بەتەکیید نەک بەسەوە اختصاصی منە اختصاصی یاساییەکانە بەڵام فەرقی ئێمە وەکو کۆمەڵناسەکان ئەوەیە کە ئێمە ڕۆیەکی شمولی ترمان هەیە و ئاعتیما دەکەینە سەر نەزەری تەکاملی لە تەعاملە ینی لە یەک ڕوانگەوە سیر ناکەین ئەمڕۆ عێراق و تاریخێکی دوور درێژی عێراق لە درێژایی ئەم هەموو هەزار ساڵە کە لە دروستبوونی میزۆپۆتامیاوانی و با بڵێن ئەو حەزارەتە هەتاوەکو ئێستا قەت با بڵێن وەزعێکی هادئانە ڕۆشتووە ینی بەردەوام لە سەراع بووە ئەو نەتەوانە ئەو حەزارەتانی کە لە عێراقا دروست بوون لەبەرەوە ڕەنیەوەتوانێ ئەم تاریخە لە ئێستاشە کەواتە پلانەکانی وەزیری مافی مرۆڤی عێراقت پێ باش بوو یا پێت خراپ بوو
لەم کابینەدا لە ئاسی پێویستانەوە تەکیت ئاسی پێویستانە بۆ لە بەروەی کە سەرعاتێکی زۆر لە ڕووی سیاسیوانەوە لە ڕووی ئەسکەریەوە لەناو عێراقا ڕوویە و بینیمە لە ماوەی ساڵانی ڕابردووە یعنی با بڵین سەرعی بینی نەتەوەکان خۆیان لە بینی حکوومەتی عراقی و ئەو نەتەوانی کە لەژێر سای حکوومەتی عراقیە ئەژین لە زۆربەی زۆری ناوچەکانە ئەوە کەواتە ئەدای وەزیری مافی مرۆڤت لە کابینەکەی عەبادیدا پێ باش نەبوو وەکو کۆمەڵ ناسک بەتەکید پێم باش نییە وەزیری مافی مرۆڤ کێ بوو لە کابینەکەی عەبادیدا وەکو شەخص نامەوێ باسی کەم وەکو شەخص نامێ ناوی کەس بێنم بەڵام وەکو ئەدای وەزارەتەکە وەکو فەلسەفەی بیرکردنەوە وەکو احترامی حکوومەت و کابینەکەی دیسان و ناشمەوێ ناوی ڕئیس وزەرای ئەو کابینەیە بێنم بەرامبەر ئەو وەزارەتە وەکو پێویست نەبوو بەبێ زیکری شخص بەڵام داوای لە بردنت لە یەکەم لەسەر جەم وەڵامەکانت لەبەروی لە کابینەکەی عەبادیدا وەزیری مافی مرۆڤ نەبوو بە معنای سێریکە بە معنای وەزارەت نا بە معنای هەیئە بەڵام لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانیشە عینیشت هەیە هەبوو بەڵام بە ئیش و بە مەهامی وەزارەت کەواتە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری و بزوتنەوەی گۆڕان لەو باوەڕدان لە سلێمانی و هەولێر دەنگی یەکێتیە بن وەکێتی لاوازە بێت ئایا دڵنیان کورسیەکانی جاری پێشوتان ئەهێننەوە ئەزانی چۆنە ئەمەشیان دیسانەوانێ ڕۆژی دەنگدان تهدیدی ئەوە کات کە ئایا کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەمەکات یازیەکەت ئێوە خوێندنەوەتان نییە خۆتان وەکو حیزب ئەزانین چۆنە ئەگەر هەشمان بێت وەکو خۆمان وەکو حیزب ئەگەر خوێندنەوەشمان هەبێت بۆ ئەوە احتیمالاتە یعنی احتیمالات تۆ ناتوانانی لە ساسە باڵمان قەراری لەسەر بنیاد نیت و لە ئەخیریش انتخابات مفاجات کام لیست و هاوپەیمانی بەڕکابەری سەرەکی خۆتان نەزانن لە سلێمانی هاوپەیمانی یاخۆت بزوتنەوەی گۆڕان هەموو حزب سیاسیەکانمە بەوە ئەزانی کە منافسەوە منافسەی سیاسیەکەی لەگەڵ هەر هەمویانە هیچ حیزبێکی سیاسی و شقاوارێکی سیاسی نیە بە تەنیا ئێمە بە منافسی ڕئیسی خۆمانی بزانین قوارێکی دیاریکراو نییە زیانتان لە قوارێکی تر زیاتر پێ بگەێنێ وەکو هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسیتان لە پرۆگرامەکانی خۆما پێشبینیانە کرد وشە نەزەری خۆم باسەکەم وشە نەزەری خۆم باسەکەم ئەوە واقعی ئیشی سیاسی ئەوەیە کە مادام ئێمە هەبین و حزبی سیاسی تر هەبێکەوەتە منافسین لەگەڵ هەر هەمویانە وەفاتی بەڕێز مامجەلال هەروەها ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کاریگەری لەسەر سەنگ و پێگە و ڕێژەی دەنگەکانتان چی ئەبێت؟ وەفاتی هەڤاڵ مامجەلال تەسیری زۆرە وجودی ئەو بەتەکید ینی تەسیری ئیجابی هەبوو لە کاتی خۆیە و لە یازال ئێمە کە ئەڵێن لەسەر ڕێبازی مامجەلال موقفەکان تەقیمەکەین لە واقعی کە ئەگەر ئەو هەبوایە بۆ احتیمالەتی کە ئەگەر ئەو هەبوایە چ قەرارێکی لەسەر ئەو موقفایە بەڵام کە خۆی بە فعلی موجود نییە کە لەو لەحظەیە ئەگەر شتێکی عەرەزی بێتە پێشەوە شتێکی ڕئیسی بێتە پێشەوە بەتەکید ینی تعویز نابێتوانێت تەسیری هەیە بەش خۆی تەسیری هەیە چونکە لە انتخاباتەکانی ترا وجودی ئەو تەسیری هەیە بۆ سەرزیاکردنی دانەکان بەڵام مەش ئەگەر بڵی ڕەتیکێنەوانە بۆ ئەحداسانەوە کە زۆر تەرکیزی لەسەرکرێت بە تایبەتی ئەحداسی کۆی کە باسەکرێ 16 ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر بوو بەس بەتەنیا ڕابردکراوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە حاکمی مطلق بووین ئێمە لە ناو هەرێمی کوردستانەوە لە عێراقا ئایا حزب سیاسیەکانی تریش موجود نەبوون و ئەوانیش موجود نەبوون لە ناو هێزی پێشمەرگە بە هەموو تیاراتەکانەوە و ئایا داوا نەکراوە لەسەر ئەو مۆزوعە کە تحقیقی لەسەر بکرێتەوەوانێ بۆچی ناکرێت پەرلەمانی کوردستان داوای نەکردو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی داوای نەکردووە کە تحقیقی لەسەر کرێت بۆچی ئەگەر پەرلەمان و حکوومەت نەیکرد خۆتان لە ناو حیزب دانەتان کرد هاوکات بۆچی لیژنەتان بۆ پێک نەهێنا وابزانم لیژنەیەکیشتان بۆ پێکهێنا ئەنجامی هەبوو لیژنەیە پێکهێنرا بۆ لێکۆڵینەوە لە هەموو ئەحداسەکان نەک بەتەنیا 16 ئۆکتۆبەر بەس واجبی حکومەت بوو ئەنجامەکە چی بوو؟
ئەنجامێکی وانە کە بڵێ ئەگەر ئەنجامیشی هەبێت ئەوە حزبیە و لە ناوخۆیە بەڵام ئەوەی کە بڵێ تحقیقێک بێت بەڵام ڕەنگە بۆ نمونە دەنگدەرانی ئێوە پێویستی بە وەڵامی ئەو پرسیارە بێت چونکە کەسێکی وەکو کارگەڕی مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانی کوردستان بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانی کوردستان لە پرۆگرامێکا باسی ئەوەی کرد بێگومان 16 ئۆکتۆبەر ئەگەر بەڕوون و ڕاشکاوی لیژنەی بۆ پێک نەهێنرێ و تاوانەکان دەستنیشان نەکرێ کاریگەری نەرێنی لەسەر ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت لیژنەش پێکێنرا بەڵام کەس ئەنجامی نەبینی بۆ لیژنە بۆ معنایی کە لیژنەیەکی دقیق بێت ئەوەی کە بڵێ بەس لەسەر ئەو مۆزوع بێت نە بەس بە تەکید بۆ ناخۆی خۆمان پرز لەسەر زۆر مۆزوع کراوە بەڵام ئەوەی کە یەکێک ڕێی لەسەر مۆزوعێکە بوو یا بەلاغی لەسەر مۆزوعێک هەبوو بێت ئەوە مجموعەی قیادی زۆر وریا و دەسۆزی دیانەوەیکێتی حتمما ئەو بەلاغانەش وشە نەزەری خۆیانە بەڵام ئەوەی کە وشە نەزەری تۆ چییە؟ وشە نەزەری من وای ئەبینم کە یەکێتی نیشتیمانی کوردستان مەسئول نییە لە ڕیفراندۆم و مەسئولیش نییە لە حدەسەکانی 16 ئۆکتۆبەر بەتەنیا ئێمە لە ناو وڵاتێکی گەورین و هێزی پێشمەرگە مڵکی هەمووانە و وەزارەتێک ئێبا بەڕێەوە و تەفاسیلی ئەوەش من نەخەبیری ئەمنیم و نەخەبیری عسکەریم هەتاوەکو بڵم بۆچی سەرکردە سیاسیەکانی حەشدی شەعبی و زۆر سەرکردەی دیاری عراقی لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە زیاتر ناوی ئێوەیان هێنا و سوپاسی ئێوەیانە کرد بەڵام پاش ئەم ناوبڕەوەڵام من بیتەوە سوپاسە دەکەم بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە و چەند پرسیارێکی تری ئاڕاستاکەم و دەرفەتێن بە میوانەکان سەرجەم ئەو میوانانەی لیستەکانی تریش کە دێنە ئێرە هەوڵەدەین هەموو پرسیارانەی کە گرنگە بۆ خەڵک ئاراستیانی بکەن لەگەڵمان بمێننەوە سوپاس. تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکانت و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بەخەڵات ببن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان. باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە تایخانە تای جیهان لەسەر کار تای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار تای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش تای جیهان بە ڕۆژ و بە شەو تا لە دوای تا لە دوای تا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان. ئەم هاوینە ئەم دەرفەتە لەگەڵ کۆکا کۆلا لەدەست مەدا. هەلی گەشتێکی ناوازە بۆ جامی جیهانی فیفا لە رووسیا ببەرەوە. تەنها کۆکا کۆلایەک بکڕا سەیری ژێر قەپاقەکە بکە بزانە خەڵاتە گەورەکەت بردۆتەوە یان بوتڵێکی شوشەی کۆکا کۆلای فێنکەرەوە. کۆکا کۆلا چێژ لە ساتەکە دووەرگرا. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک. باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق. بەڵێ بەڕێزان سڵاوتان دەبێت لەگەڵ سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر جوان
ئەحسان لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵتانم. دکتۆر بۆچی بەرپەرچی ئەو سەرکردانەی حەشدی شەعبی و بەرپرسە عێراقیانەتان نەدایەوە بە فەرمی کە زۆر سوپاسی هەندێک کارکتەری دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیە کرد بۆەوەی کە لانی کەم ئەم هەڵوێستا بۆ یەکێتی دروست نەبێت کە بەڕێستان لێی نیگەرانن. ئەوانە تەسریحانە نازانم ینی تەسریحێکی ئەشخاصە ینی با بڵێن تعبیر لە ڕێی ئەشخاصەکات یعنی بەعزە هەموو تەسریحێکیەوە نییە تۆ بینای ڕەتفعلێکی سیاسی گەوری لەسەر دروست کرێ لە لایەکی کەشەوە ینی کە تۆ پرسیاری ئەوەت کرد کە ڕێی من لەسەر ئەو ئەحداسانە چییە؟ من خۆم و ڕێی شخصی خۆم قەت لەگەڵەوانیم هەموو نیزاعێک بە شەڕ تەواو بێت و یا بە شەڕ حەل بێت خاصة کە تو لە ڕووی هێزەوانێ ینی باڵانس نەبێ هێز لەگەڵ مقابلەکەیە لایەکی کەشوانێ نەموزەج هەیە بەڕاستی ئەگەر تۆ خیاری حرب هەڵبژێری مەفروزە بە مقابلی ئەو قوتت هەبێت کە بتوانی بیبیتەوە ینی بینیمان لەم ئەخیرەشە زۆر بەداخەوە خۆزگە ئەو نمونەیەمان نێنێتەوانێ بەڵام ئەفرین نزیکترین نمونە بوو ینی لە دوای قارەمانەتێکی زۆر لە دوای ئەو هەموو هانا و ئەو هەموو ڕێی عامی دووەلی و هەرێمی کوردستان بەرامبەر ئافرین و پاشەکانی تری کوردستانیش ئەو هەموو پژگیریە بەڵام لە کۆتایە کارەساتێکی گەوری لە قەومە. دکتۆر سەبارەت بە شاری سلێمانی لە بارودۆخێکی باشانیە بۆ خۆ داگات لە هێشتا ئاسمانی سلێمانی لەگەڵ ئەوروپا و ڕۆژاوە دابڕاوە لەلایەن تورکیاوە سلێمانی لەژێر هەڕەشەی تورکیادا ئەڵێ تورکیا ئەڵەیەکێتی پشتیوانی لە ترۆر کردووە دەتوانن لە بەغا کارێ بکەن ئەمە بڕەوێننەوە چونکە ئێستا خەڵکی سلێمانی بیوێ گەشتێک بکە بێت چەند شارە و شار بکات چی ئەکەن لە بەغدا بۆ ئەم دۆخە؟ کەپەکەکە تیرۆر بێ تیرۆریست بێ و ئێمە پژگیری تیرۆر بکەین حتمما لە وشەت نەزەری حکوومەتیەکی بۆکو تورکیاوانێ ئێمە زۆر زیاتر داوای مافەکانمان کە ئێمەش خاتەوە قاڵبەوە ئەمان خاتە ئەو لیستەوە بەتاکید لەبەر ئەوەی کە ئێمە وەکو خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەزارەها جار ئەمەمان دووپات کردوەوانی لە هەموو مناسبەیەکە کە ئێمە ناتوانین پژگیری وڵاتێک بکەین سەدی هیچ پارچەیەکی کوردستان و نەتەوەکی خۆمان لە بەغدا هیچ لایەنەکەی هاو هەڵوێستان بێ بۆ ئەم هەڵوێستە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هێزە کوردەکان مەبەستە لە عێراقیەکان نازانم دایانی با بڵێن کە ئەگەر هەڵوێستی وا بێت بە تایبەت لەسەر مەسەلەی ئەوەی کە سەبارەت بە پەکەکە بێت یان بە هەر حزبێکی تری کوردستانی بێت ئەو مۆزوعە ینی بەو شێوەیە نازانم کە بڵێ تەڕح کرێ شتێکی وا لەسەر دروست نەبووە بەڵام ئەوەی کە مواقفەکانی عێراق بەڕاستی شەرمنانەیە سەبارەت بە مۆزوعانە وازەحیشە بەرەوە کە ئێستا بە دەلیلیوی کە تورکیا هاتووتە تەجاوزی عمقێکی زۆریشی کردووە لە حدودی عێراقیە بەڵام وەکو پێویست حکوومەتی عێراقی ئەو هەڵوێستی نەبووە کە ئەمە مەفروزە بەپێی ئوسوڵ و بەپێی مەواسیقی دووەلی حدودی خۆیەتی مەفروزە حیماییکە بەڵام ئەوەی کە بینین ئێمە بڵین پشگیری وامان بە هێزمان هەبێت چیەکێتی نیشتیمانی کوردستان و چ حیزبەکانی تر کوردەکانی تیژە هەر پارچەی کوردستان هەبێت هیچ مای دڵخۆشی نییە کەواتە لە دوای هەڵبژاردن ئەتانوێ هاوپەیمانی لەگەڵ کام لیستی عێراقی بکەن ئەوە لە دوای هەڵبژاردنەوە قەراری لێ ئەدرێ لە دوای نەتیجەی انتخاباتەوە قەراری لێ ئەدرێ و بە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەتەنیا ناتوانێت خۆی تحالفکە لەگەڵ هیچ حزبێکی تری عێراقیە بەبێ حزبە کوردستانەکان دەتانەوێت لەگەڵ هاوپەیمانەتەکەی دکتۆر بەرەم ساڵح یا بزوتنەوەی گۆڕان یان پارتی یان حزبە کوردستانەکانی تر هاوپەیمانەتی بکەن و بەیەکەوە لەگەڵ بەغدا دانووسان بکەن یا هاوپەیمانی بکەن دواتر خۆی مەفروز بۆ ئەوە پەیمانیە بەتێبە لە ناوچە دابڕێنراوەکان لە ئێستاوە بووە لە کاتی هەڵبژاردنەکانە بووە ینی مەفروز بوو لە ئێستا ئەمە هەبووە بەڵام لە دواییشە ئەگەر هاوپەیمانەتیش نەبێ بەمانای هاوپەیمانەتی هیچ حزبێکی کوردستانی ناتوانێت لە چوارچێوەی عێراقا بەتەنیا کار بکە کەواتە ممکنە بۆ نمونە یەکێتی لەگەڵ لایەنە کوردستانیەکانی تر لیستەکەی بەرهەم ساڵح یان گۆڕان و پارتی هەمووتان بەیەکەوە لەگەڵ لیستە براوەکانی بەغدا هاوپەیمانەتی بکەن وەکو سەرۆکی لیستی یەکێتی بە ئەگەرێکی نزیک و ممکنی دەزانیت هەموو احتیمالاتەکان مەطروحە هەموو احتیمالاتەکان مەطروحە
و لەگەڵەوە شادەیە تکراری ئەوواکەینەوانێک کە بەتەنیا ئێمە هیچمان پێ ناکرێت یعنی ممکن نییە ئەگەر هەموو حزبە کوردستانەکان یەک نەگرن ناتوانن ببن بە قووەتێک کە هەموو ئیدعایەواکەین کە ئیش بۆ دۆزی نەتەوایەتیمانەکەین و بۆ مەلەفی بەدەستێنانەوەی مافە نەتەوایەتەکانوانکەین بەتەنیا چیمان پێکرێت ئەتانەوێت لە بەغدا لە دوای هەڵبژاردن کورد پۆستی سەرۆک کۆماریان سەرۆکی پەرلەمان وەربگرێتەوە ئەوەش بە ئیتیفاق بێ لەگەڵ هێزە کوردستانەکانە بە پشکی یەکێتی ئەزان بە بۆچوونیەوە دیسانەوە ئێڵەمەوانەوە هەر ئەبێ بە ئیتیفاق بێت اعتماد دەکاتە سەر نەتیجەی انتخابات و اعتماد دەکاتە سەر تا ئێستا هەرەڵە پشکیەمە هەر پشکیەوە بێت پێ دەڵم ینیەوە کەوێتوانێت سەر نەتیجەی انتخابات لا یازال هەتا ئێستا پشکیەکێتی نیشتیمانی کوردستانە ئایا دەدوای ئەوەوانێ چی ئەبێت نازانی زۆر باشە دیارە لە دنیای دیموکراتیا سەرۆکی قەوارە و لیستەکان بەیەکەوە گفتوگۆکەن بۆ ئەوەی شەڕ و تندوتیژی و گفتوگۆی تون نەخەنە ناو کۆمەڵگاوە تەنانەت لە ناو پەرلەمانە وڵاتێکی پێشکەوتوی وەکو یابان دیارە من حەزەکەم گوڵ بن بەیەک بەڵام لە یابانە شەڕە کورسیان کرد بۆ ئەوەی کە کۆمەڵگا ڕەنگە جیاوازەکان تووشی شەڕ نەبن دکتۆر جوان ئیحسان ئامادەیە لەگەڵ سەرۆکی لیستەکانی سلێمانی دیبەیتی کراوە بکات بەتەکید لە ڕوودا و لە پرۆگرامەکەی خۆمە بەتەکید ئامادەیت ئامادەم بە شەکەوانیش نەفسی تێڕوانینی منیانە بێ تۆ بۆچی حەزەکەی دبیت بکەن هەر لە پێناوی هەمان ئامانجی کە من وتم دیبیت ئەگەر تێگەیشت بێتن هەموو لایەک دیبیت یعنی نقطەیەک تۆ قسە لەسەر نقطەیەک ئەەکەیت هەمووی لەو محوەرە هەر یەکە وچەت نەزەری خۆی لەسەر تەرحەکە بەستا ئێستا لە لای خۆمان بەداخەوانە نبینیوە کە دیبیت وەکو دیبیت بێت ینی بەڵام تۆ ئامادەی لە پرۆگرامەکەمە یەکێکی لەو کاندیدانەی کە لەگەڵ ئەوان دیبیت بکەیت ئەگەر لەسەر ئوسوڵی دیبیت بێ بەڵام ئەگەر مزایدی سیاسی بێنە زۆر باشە بێگومان بۆ خۆتە زانی من کە ئیداری بەرناماکەم هەوڵێم بە مەسارێکی پیشەیانە بیکەم بەڵام سپاس کە ئامادەی دیبیتی هیوادارم سەرۆکی لیستەکانی تریش گویان لێبوو بێت بەیەکەوە دیبیت بکەن وەکو کاندیدی وڵاتەکانی تر ڕوودا و کراوەیە بۆ هەمووتان و ئیشەڵا لە دیبیتێکە هەمووتان کۆکەینەوە مایکەکە بەکێ بە بفەرمێ دە پرسیارتان لێ وەرەگرم دابەشی بکەن هەریەکە و یەک پرسیار هەریەکە و نیو خولەک بەسەر ڕەنگە جیاوازەکانە وابزانم زۆرترینی یەکێتیە لێرەیە مەجای گۆڕان و حیزبەکانی تریش بن بفەرموو دەنگدەری کەیت و پرسیارەکەت بە کورتی دەنگدەری گۆڕانم بەڵام سەرتا بەنیو دەقە ناتوانم ینی پرسیار دکتۆرە جوانەوەی ڕاگەیان کەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرز نییە لە 16 ئۆکتۆبەر من نەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی شێری لە پرسیار کۆمنتنا دەرفەتم پێ بە بەشێکە لەوە خۆی بە قوربان خەڵکی تر زۆر هاتووە دقەیەگەیکەم بە بەشێکە نیو خولەک بەڵێ باشە یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی شێری لە مایە بەردەکەوێت لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی دێت بانگەشە بۆ پرسیارەکە اینجا ئەوە پەیامەکە گەیشت ئاڕاستەیەکەم من ئەڵێ مەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرز نییە لە 16 ئۆکتۆبەرە بۆ بەرپرسە سەربازەکان یەکێتی لە کەرکووک تەمەنای هاتنی حەجی شعبی و هێزە عێراقیەکان دەکەن واتاگە تۆ پێ دوای هێزەکان نابرام سپاس مەفهومە ئەگەر پێ دوای هێزەکان نابەرامبەری هەبوو مەفهومە پرسیارەکەتی نووسی پرسیارەکەت لە لام سیف بووە سێ پرسیار وەرەگرم لەم بەشیانە فەرموو پرسیارێ بۆ دکتۆر جوان ئایا وەکو ئەبینی لە ئێستا وەز یەکێتی توانین بڵێن لە وەکو ماوەکانی ڕابردوو هەنگایە چۆتە دوا بە بۆنەی ئەو باڵباڵێنەی کە لە نێو یەکێتیە هەیە ئایا ئێوە بچنە بەغا چیەکەن بۆ ئاشبوونەوەی ئەو باڵباڵێنی کە لە نێو من دەنگدەری یەکێتیم خۆشم بە یەکێتی ئەزانم ئێوە چیەکەن بۆ ئەوەی ئەو ئاشتەوایەک ڕابگرنەوەی جۆرە باڵانسی ڕاگرن لە نێوان باڵەکانی یەکێتیە گەڕانەوەی دۆخی یەکێتی بۆ پێش نەخۆشکەوتنی مام جەلال و کۆچی مام جەلال سپاس دەستخۆش مەفهومە ئەو قاتشینەی دواوە بۆی مایکەکە بەس بە تەنیا بۆ پێشێنەبێ سپاس کاکەگیان هیوادارم یەکێک ئەفۆن دەستخۆش سەرەتا بە خێراتنی ئەم گەنجە ئازیزانەکەم بە خێراتنی دکتۆرە جوانەکەم خۆت بناسێنە ئەزانم کۆمێتی خۆم بەڵام ئوسوڵیان جوانترە بە خێراتنی میوانەکانیشکەی سپاس ئەفۆن ببوورە من محەممەد تاڵەبانی کادریەکێتی نیشتیمانی کوردستان بە شانازیەوە و حەزەکەم جوابێکی تۆ بەمەوە پرسیارم لە دکتۆرە جوانەمێ
تۆ هەر باسی 16 ئۆکتۆبەرەکەی ئەی بۆ باسی پرسی شنگال ناکەی کە پارتی دیموکراتی کوردستان و بارمەتیت لەگەڵ سەیریکا لایەنێکی دیاریکرا و فرۆشتی لایەنێکی دیاریکرا و فرۆشتی بارمەتیتان لایەنێکی دیاریکرا و فرۆشتی بارمەتیت ئەوە بۆ دکتۆر یەکێتی نیشتیمانی کوردستان تاوەکو ئێستا سازشی لەسەر پستێخاکی کوردستان نەکردووە و ناشی کات و ئامادەش نییە بیکات شەهیدەکانمان خاوەنی 22 شەهیدین سازشمان لەسەر یەکێتی بوونی خۆمان لەسەر پستێخاکی پیرۆزی کوردستان نەکردووە و ئامادەش نییە بیکەین فەرموو دکتۆر جان بارمەتیت بەڵێ فەرموو دکتۆر سەبارەت بە پرسیاری ئەو گەنجە زۆر باشە دکتۆر جوان سەبارەت بە وەڵامی پرسیاری ئەو گەنجە چی وەڵامەیتەوە و ئێستا لە سەرەتای بەرنامەکەش خۆشحاڵتر و گەشتبینتر دیاری خۆشحاڵە یەکێک ئەوانەی هەبێ بۆچی سەر ناکەوێت یەکێوانەی هەبێ بۆ دڵی خۆش ناکە وەڵامی پرسیارەکە بە یارمەتی و هاتووی پرۆگرامەکە تێک بێ 1 دقیقە گوێ لە سەرۆکی لیستەکەت بگرە گوێ لە سەرۆکی لیستەکەت بگرە ڕێز بۆ سەرۆکی لیستەکەت دابنێ ڕێز سپاس کاک محەممەد تاالبانی بەڕێز سپاس کاکە حەمەدیان دەست خۆش فەرموو هاتوو دکتۆر فەرموو سپاس لەسەر ئەو پرسیارە لەسەر باڵباڵێن بەڵێ چی ئەکەن بۆ ئەوەی هەندێک لە گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر مطمئین بکەن بۆ ئەوەی کە بە یەک استراتیژ هەموو بە یەک باڵ بەرەو کێبڕکیەکان بڕۆن ئەیبینن ئێستا خۆتان ئەیبینن ئەو بەرنامەی کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان داینەوە بەرنامەی یەکێتیە بەرنامەی شخصێک نییە و بەرنامەی لایەک نییە سروشی حزبەکەی ئێمە وایە و تەکوینی حزبەکەی ئێمە وایە لە سەرەتاوە لە چەمبەرەیەکەوە دروست بۆ پێویست ناکە ئێستا من دیسانەوانێ مێژوو حزبەکەی خۆم بخوێنمەوە بەڵام تەکوینی حزبی ئێمە وایە یعنی ڕەخنەیەکی تەواوی تیا ئەگیرێت وا پەروەردەکراوین و جەنابی مەم جەلالیش وا فێری کردوین ینی ڕەخنە لە خۆی گیراوە ئێمە کەسمان لەو زیاتر نین ئەمە لە لایەکی کەشەوانێ ئێمە یەک سروشمان هەیە یەکێتی یەک تەبیعەتی هەیە ڕەخنە لە خۆمانەگرین و بەدەنی بەرزی ڕەخنە لە خۆمانەگرین بۆ شەرمیشی لێ ناکەین و بەلاشمانەوە زۆر تەبیعەیە کە یەتە سەر ئەوەی کە هەز بە هەر هێرشێ بکەین یا هەر بە شتێک بکەین کە بێوێت لاوازمانکە زۆر بەسەریعەکە گرینەوە سەبارەت بە مەسەلەی شنگالەوەی کە کاکە حەمە تاڵەبانی وتی شنگال فرۆشرا بەتەکی دووجار فرۆشرا جاری یەکەم کەی و جاری دووەم کەی ساڵی 2014 بوو بە تەکید کاتێک کە داعش هجومی بۆ کرد و لە جاری دووەمیشە کە لە دوای ئەحداسەکانی 16 ئۆکتۆبر کە زۆر تکرارە بێتەوانەیە بە هەمان شێوە تکرار بۆ لەگەڵ ئەوەشە ئێستا بایکۆت کراوە لەو ناوچانەی کە با بڵێن و کەرکووک و ناوچە داڕێنەوەکانی تر بەڵام لە هەمان کاتە لە شنگال و با بڵین لە سنووری مووسڵ بایکۆتی هەڵبژاردن نەکراوە بۆچی لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکی پاراست و با بڵین دا ئێسا بە خۆی ئەزانێت و کەرکووک بە مڵکی خۆی ئەزانێت بەڵام بەداخەوانێ لایەنی تر هەیە کەرکووکی دیسانەوە لە هەڵمەتی هەڵبژاردننی شاواز دێنە مایکەکە بەکێە دەنگدەری لایەنەکانی تریش بۆ ئەوەی کە وەکو دکتۆر جوان وتی گفتوگۆ و دیبیت بۆ ئەوەی کە پرەنسیپەکانی دیبیتی تێدا ڕەچاو بکرێ بە هەموو لایەنەکان و هەموو ڕەنگەکان پرسیار بکەن ئەگەر لەو لایەنانەی کە قسەیان کردووە مەجای لایەنەکانی تریش بە دەریا ئەحمەد دەنگدەری بزوتنەوەی گۆڕانە لە کورد بەنگە هەیە کاکە گیان لە کورتە ڤیددیۆکەی سەرەتاتا وتت ئەرکی ئۆپۆزیۆن ئاسانترە لە ئەرکی دەسەڵات کاتێ قورسە کە لەگە خەڵکەکەیدا بمرێ و بژی بەڵام ئێوە لە دەسەڵاتدا ئەرکتان بۆ قورسە لە کاتێکدا چەندین ساڵە
پۆست و پلەتان لەژێر دەستە و پارەتان لەژێر دەستە لە چیتان کەم بۆ جگە لە شارەزاییتان لە حکومداریدا. سپاسە دەکەم پرسیارێکی تر لە وابزانم یەکگرتوو بەڵێ فەرموو ئوستاز. پرسیارێکم بۆ دکتۆرە جوان ئەوەیە کە لە قسەکانی ئەوە تێگەیشتم کە بەرپرسیارەتی ئەنجامدانی ڕیفراندۆم لە خۆی بێبەریە کرد لە حیزبەکەی مەبەستمەوەیە. تا ڕادەیەکی زۆر ئەوێت بەرپرسیارەتی ئەنجامدانی ڕیفراندۆم ناخرێتە سەر ئەستۆ یەکێتی نیشتمانی کوردستان. باسی ڕیفراندۆمی نەکردووە بەتەنیا بەڵام ئێوە بەشێک بوون لە ئەنجامدانی هەموو حیزبەکان نەخێر تەنها ئەوەی لیژنەی باڵای ڕیفراندۆم لە چەند حیزب پێگات بوو لە سێ حیزب پێگات با نەبێ بە جەدەل سپاس پامەکە و گەیشت. ئێمە هاتوون گوێ لە سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بگرین کە یەکێک لە حیزبە گەورەکانە کە لە ڕابردوودا بەرپرسیارەتی باشە و خراپەی حاکمیەتی کوردستانی لە ئەستۆیە با ئەوانەی دوای دواوە فەرموو. سەرەتا دەنگدەری مستەفا کاڵاکەنی دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان هیوا سەرکەوتن بۆ دکتۆرە جوان دەخوازم. جەناب دەڵی 10 پرسیارمان هەیە بەڵام زیانە 20 پرسیاری لێ کرد لە دکتۆرە جوان ئەمە یەک. دووەمیشیان ئاگام لەیە کە لە زۆربەی پرسیارەکانتانە لە هەموو بەرنامەکانی ڕووداوە باسی 16 ئۆکتۆبەر دەکەن بەڵام 16 ئۆکتۆبەر بۆ داپۆشینی خیانەتەکانی پێش 16 ئۆکتۆبەر بووە. گۆڕانێک پرسیاری کرد و ئازادی شەلەوەی هەر کەسێک و سەرۆکی لیستەکانی تریش کە دێنە ئێرە مەر ئەو پرسیارانەکەین کە پرسیاری هیوادارم لە ژیانمان شەرم ناکەم لە پرسیاری دەست خۆش بە هیوادارم کە کاندیدی کە سەرۆکی پرسیارەکەت بۆ ئەو کاکەگیان من کەشکەشکارم سبەینە پرسیارەکەکەم لە پارتی یا گۆڕان ڕەنگە ئەویش پێی ناخۆش بێت پرسیارەکەت بۆ خاتوو کە پارتیم هێناتەوە وەرە لەو شوێنە دانیشتە چی لە دڵ تا پێی بڵێ. ئێستا پرسیارەکەت بۆ دکتۆر جوان هەیە؟ دکتۆرە جوان جندایەوە لە سیاسەتی حکومڕانی عراقا وەکو پێشینەکانی تری پەرلەمانە بێ؟ سپاسە دەکەم دەست خۆش کاک مستەفای بەڕێز. بەڵێ کەسێکی تر لە حیزبێکی تر گۆڕان و یەکێتی پرسیاریان زۆر کرد کەسێکی تر لە حیزبێکی تر؟ بەڵێ من هەر یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیاری دەرفەتی ئەوانی یەک پرسیارێک پرسیارێکەیە سەبار بە کەسوکاری ئەنفالە ئەمە مەسەرەن هەمومان کەسوکاری ئەنفالین لێرە لە ڕابردووە لە ئەندا پەرلەمانەکانی پێشوو کە چوونەتە بەغدا بۆ کەسوکاری ئەنفال لە ڕووی یاساییەوە شتێکی وان نەکراوە کە قەرەبوو بکرێنەوە مەسەڵەن بۆچی قەرەبووی کوێتەکرێتەوە بۆ قەرەبووی کەسوکاری ئەنفال ناکرێتەوە. زۆر سپاس پرسیارێکی چی بکەن بۆ بابەتە گەر چوونە بەغدا. ئەو پرسیاری ئەو خاتوونە ژوەر بگرم و دوایین پرسیار. بەڵێم بە دکتۆرە جوان ئەڵێم ئایا بەڵێنەکانیشتان ئەم جارە تەنها لە کاتی بانگەشای بیرتانە بێ ئەی دوای بانگەشای هیچ کاری پێکەن؟ بەڵێنەکانتان هەموو ساڵێک هەمان بەڵێن بووە. دکتۆر جوان پرسیارێکی کرد کۆیت قەرەبووە کرێتەوە بەڵام کە سوکاری سەربەرزی ئەنفال نا. هێوا شێواش بڕێنانی لەو پرسیارەوە کە باسی کرد کاکی من بە تاکید وایە کاری دەسەڵات ئیشکردن لەناو دەسەڵاتە زۆر قورسە بە تایبەت لە شارێکی زیندوی و شاری سلێمانیە ئاسان نییە ئیدارەیان لە ناو شاری سلێمانیە ئاسان نییە بەڵام بیرشن نەچێ یەکێتی نیشتیمانی کوردستان نییە کە ئێستا لە ناو مەفسەڵە ئیدارەکانی شاری سلێمانیە محافظ پارێزگار لە دەستی گۆڕانایە پێشتریش لە زۆربەی زۆری مەفسەڵەکان نابوون کاکەگیان دوایەوە ئیدارە لە زۆربەی زۆری مدیرەکان و مدیری دائیرەکان و هەموو مەرافقەکانی ناو شاری سێمانی و ئیدارەی کە ئێستا بە جاران زۆنی سەوز بۆ ئێستا زۆنێکی ملەوەنە یەک دقیقا لە جێگاوەنا دکتۆر جوان بۆی تکایە ئەو سەرۆکی لیستە هەموو قسەکانی بەرپرسیارەتی تێدایە بۆ ئەوەی دەرفەتی خاتو دکتۆر جوان بین سێ پرسیارتانە ڕاستە کردووە
یەک بە هێمنی وەڵامی باتەوە ناخۆ بە تاکید کاری ئۆپۆزیسیۆن ئاسانترە لەبەرەوەی کە ئۆپۆزیسیۆن حەجاری وا هەیە هەر ئیشێک حکومت بیکە باش بێخراب بێت لەلای ئەو خراپە و ئاسانیشە ئەتوانم من ئێستا بە دوو ڕستە ئەگەر دەوری ئۆپۆزیسیۆن ببینم ئێستا ئەتوانم مزاهرەیەک لە دەرەوە دروستکەم خۆلەکونیوەکەت ماوە لە کۆتاییدا چی ئەڵەی بە دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وڵا بێجوا بمەوە ڕێفراندۆم بە تاکید یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنها لی مەسوول نییە هەموو حیزبە کوردستانەکان بیرتان بێ بگەڕێنەوەوانێ بۆ حداسەکانی پێش 25 عادایەک ڕەوت ئەوی ژووتی نەخێر لە ئێستادا نەیوت نەخێر بەتەنیا هەموو حیزبە کوردستانەکان حیزبەکان وتیان فەرمونون بچن بەڵێ بە بەڵێ دەنگ بدەن ڕئیسی حیزبەکان و ڕئیسی بزوتنەوەکان بە بەڵێ دەنیاننا یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنیا نەبوو دوای ئەمە حاڵەتێکە مۆزوعێکی مقدس بووە لە هەموو کوردستانە تۆ ناتوانانی ئەکرا بە حاڵەتێکی خیانەت و ڕێیکی عامی لە زدی دروستەکرا یەک حیزبم بۆ بڵێن توانی بێتی بڵێن نەخێر بۆ دوا ڕستەی دکتۆر جوان ئەحسان چییە بۆ ئەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگترین ڕستەت بۆ لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاکید ئەم جارە ئەوەی کە ئێوە تەسەوری ئەکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنێ لایەن تەسەوری ئەکایەتی نیشتیمانی کوردستان لاواز بوو بێت بە تاکید ئەوە بە هیچ جۆرە نایەتە دی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ئەو یەکێتیە بەهێزەیە لەسەر ئەرزێکی بە قۆت وەستاوین و پشتیشمان قایمە بە مێژۆکە سپاس و سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستی بەخێر بن کاتێکی خۆش بینەرانی بەڕێز تاوەکو سەرۆکی لیستێکی تر ئەدوێنم بەخێر بن سەر چاوەکانمەوە بەخێر بن سەر چاومان بەخێر بێ دکتۆر